دەیەوێت خورما بکڕێت، بەڵام نیگەرانە لا بەرزبوونەوەی نرخەکەی. ماوەی چەند ڕۆژێکە لە بازاڕەکاندا نرخی خورمای عێراقی بەرز بووەتەوە و نیگەرانی لای هاوڵاتیان دروست کردووە. بە جۆرێک بۆ هەر کیلۆیەک دەبێت 2000 تا 3000 دینار زیاتر لە نرخی ماوەکانی ڕابردووی پێ بدەن. ئەمە جاران بە 5000 بوو، سەیکڕ بە 7000. وەڵای کێشە دروستەکە لەبەرەوەی کە کەشتەکە بەرزە بێتەوە، ناچەند دوکانارەکان سیارەکەی زیادەکەن، فەقیرەکەش کڕێ بە زیاتر، لەبەرە فەقیرەکە زەرارەکە. گرانبوونی نرخی خورمای عێراقی لە کاتێکدایە کە پەیتا لە مانگی پیرۆزی ڕەمەزان نزیک دەبینەوە و لە ئێستادا بەرهەمی خورمای عێراقی کەم بووەتەوە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی نیگەرانی لای هاوڵاتیان دروست بکات. جیڤارە هیچێکە لە فرۆشیارانی خورما باس لەوە دەکات لە ئێستادا هیچێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی خورما کەمی بەرهەمی خورمایە لە عێراق و زۆربوونی خواستە لەلایەن هاوڵاتیانەوە. پێشبینیش دەکات کا لە ڕۆژانی داهاتوودا زیاتر نرخەکەی بەرز ببێتەوە. نرخی خورما 1000 بۆ 2000 چۆتە سەر. بەتایبەت لە خورما عێراقێکە ئەویش دوو جۆرێتی برێمە، بەتایبەت برێمەکەش دوو نوعی هەیە، زیاتر لەوەیە گۆڕانکاری دروست بوو. شید بەرەو ڕەمەزان بڕۆین خواست زیاکە، بەڵام لەگەڵ زۆربوونی خواستیشا سعرەکانە گۆڕێ بەتایبەت لە ڕەمەزانە. بەپێی ئامارەکانی عەلوەی سلێمانی لە ڕۆژان یاساییدا 27 تۆن خورما لە ناوەڕاست و خواروی عێراق و وڵاتانی دەرەوە هاوردەی سلێمانی دەکرێن، لە مانگی ڕەمەزانیشدا بۆ 10200 تۆن بەرز دەبێتەوە. سۆران عەبدولغەفوور بەڕێوەری چاودێری و بازرگانی سلێمانیش لەوبارەیەوە دەڵێت لە ئێستادا بەرهەمی خورمای عێراقی کەمی کردووە و بە دووەداچوونی وردیش بۆ بەرزبوونەوەی نرخی خورما دەکەن. بەرزبوونەوەی نرخەکان ئێمە هۆکاری سەرەکی هەیە بۆی کە بەرز بێتەوە، بە دووەچوونێکی ور دەکەین بۆ نرخانە لەبەرەوەی چەندەها جۆر خورما هەیە، لەوانەیە دوو جۆر سێ جۆر یا یەک جۆر لەو خورمانە بەرزبووی بەخۆبینەوە، ئەویشەکەوێتە سەر جۆری ئەو خورمایە. هەندێک جار هەیە خورماکە لە مەزارەکەەوە بەرزبوو بەخۆبین خەکان لە 1250 هەمانە بۆ 3000 بۆ 6000 بۆ 11000 نرخی خورما. بابەتەکانی تریشکە هەیە بە هەمان شێم بۆ دووەچوونی وردی بۆکەین. ئەگەر زانیمان هەچ کەسە بەوێ هیچ هۆکارێک نرخەکان بەرز دەکاتەوە، ئێمە ڕستی مەداخسی شوێنەکەی. لە ئێستادا لە چەندین وڵاتەوە خورما هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن، وەک خورمای سعودی و فەڵەستینی و ئێرانی، بەڵام لەگەڵ ئەوانەدا هاوڵاتیان زیاتر خواستیان لەسەر خورمای عێراقیە. بڕوا بەهادین کورسات نیوز، سلێمانی.